وەکو بارانی ڕەحمەت وایە حيثما أقبل استبشر الناس هەورێک کە بارانی ڕەحمەتی پێیە ڕوو لە هەرکوێکە خەڵکی دڵی خۆشە بێت ئەو مامۆستا بەڕێزە ڕوو لە هەرکوێکە خەڵکی دڵی پێ خۆشە بێت و چەندین مامۆستای بەڕێزی تریش لە وڵاتی ئێمە ئیستیفادەیان کردو لە عولەما لە کتێبی و عالمە بەڕێزانە لە مراجعەکردن و پرسیارکردن و ئامادەبوونی دەرسەکە سيبقى اشتياقي لكم في الماء لعلم وعرفاني تودا مانگي سدين ويدبينم لعلم وعرفاني تودا مانگي سدين ويدبينم لپشكي ميراتي پیامبردا دریایك لزانس دبينم زباني برهم تدلي إخلاصا گشي پێکردوم زانست و تێکۆشانێتی دەست لەناو دەست ئاوها پەرەی